ڕاد چییە بەرامبەرەوانی ژینگەی سەیرانگە و شوێنە گەشتیاریەکان پاکڕاناگرن؟ پاکڕاگرتنی ژینگە خایربایانی ژینگە وەقسا بکە ماڵی خۆتە. تۆ لە ماڵەکەی خۆت شتێک پیس دەبی، شتێک دەڕژێ، شتێک ئەوە دەبی تو زوو غار دەیدێ پاچکەوە ناشیر نابۆنی دێ تکایە ئەو ژینگە ژەمە دەستنی درێت لۆ سەیرانگایەکان دەچین هەریەکە و لە لایەک عەفازەی فرەدە لە لایەک شتی پیس فرەدە لە لایەک دەبەی بیپسی فرەداتن لۆ هەموو خەرچ خۆمان لۆ هەموو خەرچی کوردستان پێویستە ژینگە بە پاک و خایانی ڕابگری زەرفەک لەگەرە خۆی بباتە دەرێ ئەو پیسەی هەیە دەمینێتەوە پاژماوەکەی دەمینێتەوە لە ناو زەرفە چ بکاتن لەگەرە خۆی بباتەوە مارێ فڕیداتن زۆر باشتر لەبەرەوەی لە پاشە تو کە دەڕۆی یەکەشکە دێتەوێ دەرێ لە زەیت و دادەنیشی سرعات دەکاتن. هیوادارم هەر تاکێک بتوانێت کە ئەستە سەیرانگە بتوانێت ینی بە پاچی ڕای بگرێت وەکو ماڵەکەی خۆیت ینی هیچ چەند سەعاتێکە چێ دەرەوە ئەگەر ئەو شوێنێک لێت خوارد و ئیسراحەتی لێکرد پاک خرایگری ئۆکێ چ مشکلاتی. ئەو کەسانێک کە ژینگە ناپارێزن لە ڕووی یعنی چۆن بڵێم یعنی تعبیر لە خۆی دەکاتن کەەوە ماڵەکەی خۆی پیس نییان شتەکە هەر کەسە تعبیر لە خۆی دەکاتن ئەوجا پێویستە لە سەرمان هەمومان بە شێوەیەکی جوان ژینگە بپارێزین و ڕێز لە سروش بگرین. بۆ پاراستنی ژینگەی کوردستان پێویستە هەر کەسێک لە ڕای خۆی زبلدان حاویە و شتوواڵە بەکاربێنیتن لە سەر حکوومەت شوێ زبلدان زیاد کاتن لە شوێنە گشتەکان و ڕێکخراو مەدەنیەکان زیاتر احتیمام بە حاویە و شتووا بدەن چکە لای نۆنانەکەدا دەنرێتن زیاتر ماڕەز لە بۆ دڕاندن و ئەو شتانە.